ئەنجومەنی دووی مەڵبەندی سێ هەولێر لە سۆنگەی ئەوە هەستکردن بە مەسئولیات بەرامبەر ئەو نەخۆشانەی تالاسیما هەستاین بە هەڵمەتی خوێنبەخشین 20 نەفەرە ناوی خۆیان نووسیوە لە ڕێی ئەوانە خصوصەن کۆمەڵە برایەکی کەس بکو لایەن گر و ئەوانە ئامادەی خۆیان دەربڕێەوە وەکو هاوکاریەک و وەکو ئەو نەخۆشانێک کە وەزیان خراپە بەڕاستی بەردەوام پێویستیان بە خوێنە وەکو ئەرکێکی هەم ئاینی هەم نیشتیمانی هەم نەتەوەیی و لە سۆنگەی هەستکردن بە مەسئولیەت لە هەرێمی کوردستاندا بە تایبەتیش لەو ماوەی ڕابردوو کە بەداخەوە چەند کەسێک بەهۆی کەمی بەخشینی خوێنەوە پێیان وەفاتیان کرد. من سەرخۆشی لە کەسوکاریان دەکەم و هاو خەمیان بەڕاستی هەر لەو سۆنگەیەوە ویستمان ئەگەر هەر کەسەی بە بتڵە خوێنێکیش بێ بەشداری ئەو حملەیە بکەین و خزمەتێک بە کۆمەڵگەی خۆمان بکەین لەو ڕێگەیەوە. وەکو خۆمان هەدفمان لەو بابەتی تەنها ڕزگارکردنی ئەو نەخۆشانەی تالاسیمایە بەڕاستی بەحەقیقەت کارە سادێکی مەئساتە کە ئێستاوا دەبینین بەینابینیەکە چەند وەفات دەکەن ئەوەش هەموو تاکەی کورد هەموو خۆمان بە بەرپرس دەزانین لەو بابەتەی.